ئێوارەتان باش، من سامان بەشارتیم بەرنمەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەم ڕۆژ کاروانەکانی ئاسایش یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی کرد بە گواستنەوەی ئەندام و لایەنگرانی هەرسێ کۆمەڵەکەی، کۆمەڵەی شۆڕژگێران، کۆمەڵی کۆمەنیستی و کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان بەرەو سوورداشت. ئەمە لە چوارچێوەی ڕێکەوتنێکە کە لە نێوان تاران و بەغدا و هەرێمی کوردستانی شتەیدا بەشدارە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ژێر فشاردا بووە بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارە، بۆیە ساڵی پار ینی بەشێکی لە ئەندامان و لایەنگرانی هەرسێ کۆمەڵەکەی گواستەوە بۆ سوورداشت بۆ کەمپێکە لەوەیە. ئەم ڕۆژ بەناچاری لە ڕێگەی ئاسایشی سلێمانیوە هەندێکی دیکەیانی گواستەوە بۆ کەمپی سوورداشت و ڕێکەوتنەکەی شوایە دەبێت لیژنەیەک لە بەغداوە لەوێ ئامادە بێ پرۆسەکە ببینێت و تەنانەت سەیری ناو کەمپەکەش بکە. ئەم کەمپە گلێ و گازەندەی زۆری لێکەوتوتۆ لەلایەن ئەندامان و لایەنگرانی ئەم سێ حیزبەوە کە گوایە زۆر دوورە، ئەمجا هیچ خزمەتگوزاریەکی ئەو تۆی تێدا نییە. ئەڵبەتەوان ڕاهاتوون کە لە ناوچەی زەرگوێت چەندین ساڵە لەوێ دانیشتون و کاری سیاسی خۆشیان دەکەن، بەڵام ڕێکەوتنەکە وایە کە تاران داوای کردووە دەبێت ئەمانە لە نێو کەمپێکدا کۆ بکرێنەوە و چاودێری بکرێن، نابێ هەرێکیان و لە سوچێکی شاری سلێمانیدا بمێنێتەوە. منم شەو بۆ گفتوگۆی زیاتر ئەلبەتە ئاماژەش بۆ بکە من زۆر هەوڵمدا هەریەکە لە لایەنگرانی ئەو سێ کۆمەڵەیە وەکو بەرپرسیارەتی قسەم لەگەڵ زۆربیان کرد کە لە بەرنمەکەم ئامادە بن، بەڵام ئەوان لەبەر بارودۆخەکە کە تۆزە ئەستیارە مامەڵەکردن لەگەڵیانە نەیانتوانیوتیان ئێمە چاوەڕێ دەکەین جارێ تا دۆخەکە بزانین بەکوێ دەگات، بۆیە نامانەوێت ئەو خۆڵی کە بە ئاسمانەوەی بکەوێتە ناوچوی خۆمان. ئەمە قسەی خۆیان بوو، بۆیە من لە دەروی ئەوانوانی دوو میوانم ئامادە کردووە کە شەریەکە لە ئەنوەر بازگر نووسەر و شۆفەکاری سیاسی کە بە خۆشحاڵی لە ستۆدیۆ میوانمە کاگەنۆ زۆر بەخێر بێن. لە فەڕەنسایشەوە کاگە ئاشتیاکۆ پورکەریم کە سەرۆکی بزوتنەوەی سربەخۆخوازانی کوردستانە کە ئەویش بە خۆشحاڵیەوە بە شوێکی ڕاستەخۆ لەگەڵم دەبێت. سەرەتا پێم خۆشە لە کاک ئەنوەر لەبەرەوەی لە مووقعی دۆخەکە نزیکە لە جەنابەت بپرسم، ئەمە دووەم هەڵمەتە کاک ئەنوەر، پێم وایە ئەم پرۆسەی هەرە بێ جێبەجێ بکرێ. ئەمە کێشەی چییە ئەگەر بۆ نمونە ئەم ئەندامانەی ئەم سێ حیزبە بگوازرێنەوە بۆ سوورداشت، ینی بەراورد بە زەرگوێز، بۆ چی نیگەرانی لێەکەوێتەوە؟ زۆر سپاس کاک سامان بۆ تۆ بۆ زووم و بۆ کاک ئاشتیا کۆش لە پاریسەوە. ڕاستی ئەم بابەتە کاک سامان بۆدێکی تاریخی زۆری هەیە و بەدوای ئەو هەژمونانەی کە لە ڕابردوو لە ماوەی چەند سای ڕابردوو ئێران هەیەبوو لە منتەقەکەیە، وەکو تۆش باس کرد، ڕێکەوتنێکی ئەمنی لە بینی لە نێوان تاران و بەغدا و هەرێمی کوردستان ئیمزاکراوە بۆ گواستنەوەی هەموو هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵات بۆ کەمپێک کە لەلایەن حکوومەتی عێراقیەوە خەرجی و مەخارجی یەکرێەوە لەلایەن هێزەکانی هەرێمی کوردستانەوە چاودێری یەکرێ با بڵێم ئاسایشەکەی پارێزرێ. لە ڕاستیە ئەگەر لە من بپرسی هیچ ینی ئۆردوگایەکی وەکو زرگوێز هیچ مەترسی نیە بەڕاستی لەسەر نە لەسەر هەرێمی کوردستان نە لەسەر سنوورەکانی ئێران و بەدەیان کیلۆمەتر دوورە لە سنوورەوە. بۆ دوایەوە بۆ ئەم هێزانە نۆستالۆژیایەکی هەیە مەسەلەن ئۆردوگاکە و بە هەزاران کادر و پێشمەرگەی تیا پەروەردەکراوە. دوای ئەمانە هێزێکی ئێستا هێزێکی تەواو مەدەنین بەڕاستی، ئەینە مەسەلەن نەهێرشەکەنە سەر کۆماری ئیسلامی ئێران، نە سنوورەکانە بەزێنن و تەنها هێزێکی ئیعلامی و هێزێکی مەسەلەن مەدەنین و خێزان و خانەوادەی زۆری تیاژی. بەڵام قسەکەی لەسەر بە نەزەری منەوەیە کە ئێران فشارە کاکە یەکیان هەڵکەندنی ئەوان لەو مووقعیەتە بە نەزەری من دروستکردنی کێشەیەکە لە نێوان هەرێم و ئەم هێزانە یا لە نێوان بەرەم هێزانە لێرە جگەلەوەی کە لێرە پەیوەندێکی کۆمەڵایەتی و کاریگەری سیاسی و ئیدۆلۆژیان هەبووە بەڕێگوڕیشەیەکی کۆمەڵایەتیشیان هەیە لەوتی و ڕەنگە ئێران پێوا بێ هەر کەسێکە لەو دیەوە هاتوو ڕاستەوخوا تۆ بە زرگوێز پێی وایە گەر لەمەدا خەڵک بێ ناتوانێت بڕاتە دووکان و سوورداش
و دوایەوە بەڕێی من ئەم فشارانە دەرەنجامی ئەوەیە کە ئێران ئەم فشارانە ئەکا لە بەرامبەر هەرێمی کوردستان کە ئێوە بەڵێنتانداەوە بۆ معلوماتی جەنابەت گە لەو ڕێکوتنامە هەیە دووسێ هەفتە لەوە پێشوەفتێکی ئێرانی هاتوونە هەولێر وتویانە ئێوە بەڵێنەکانتان جێبەجێ نەکردووە و ڕێکوتنەکەتانە خۆی جێبەجێ نەکردو بۆیە لە یەک دوو ڕۆژی ڕابردووی سانە ئارەجی ڕاگەیانێکی داوە بە ڕسمی ڕاگەیانێکی ڕسمی داوە و ئەڵێ ئەوینەوە خۆی جێبەجێ نەکراوە بۆی ئەبێ مەسەلەن فشار بکەن ئەو فشارانەی کە ئەمڕۆ دوێنێ ڕوویداوە دەرەنجامی ئەوەیە لە ڕاستیا کارێکی باش نییە بە تایبەتی بۆ هەرێمی کوردستانیانەوەی وتە دێکێتی یا پارتیە ئەم فشارانە لەسەر کۆمەڵا وەکو خۆشیانەڵێن ینی مە قسێ من نیە خۆشیانڵێن ئێمە تاریخێکی هاوبەشمانەیە مێژوویەکی هاوبەشمان هەیە و ئەم هێزە دەور و نەخشی هەوی بۆ سنووردارکردنی ئەم هێزش نییە هەم لە ڕووی سیاسیۆم لە ڕووی چەکداریەوە ینی کۆکنان لەو کەمپە ئەخ باشە کۆبوونەوەی ئەخۆ ئایرەش هەر کەمپە خۆ لە ئەزرگێریش هەر کەمپێکە کەمپێکی مەدەنیترە ئاوەدانترە بە هزار دەرد و قوربەسەری ئاوادانیان کردو چوار خانی قوڕیان تێ کردووە هاوینان خۆر لێ داوزستانانیش دڵۆپاکە ئێمەسن خۆ لێرەش لە وێلایانی خۆ لەوێ ئەیانخەنە کابینەیەک لەوە خراپتر ئێمەسەن تۆ لێرە بۆ ڕێگای ژیانێکی ینی ئارەزوومەندانی خۆیەتی وەکوتم نۆستالۆژیایەکی هەیە لێرە ئەکسەریەتی ژن و ماڵ و منداڵە و قسەکەەوەی تۆگە پێ دوابێ بۆ سنووردارکردنیانە بۆ سنووردارکردنی ئەمان بە هەرسێ کۆمەڵەکە لەوانەیە زۆرینەی خانەوادەیە کەمترین هێزی چەکدار و پێشمەرگیان هەیە بۆ ئەمان هێزەکە و ئینەرژیەکە و تاریخەکە و ڕێگەڕیشە کۆمەڵایەتەکانەوەتە لە سنە و سەقز و بۆکان و مەهابادە تۆ بتێ ئەمە کۆتایی پێ نایە بەمە ینی بتێ کۆتایی بەم هێزە سیاسی بێنی جگەلەوەی کە بەڕاستی نەقدێکی زۆرە خەیە سەرخۆت و ئێستا هەلو مەرجەکەش گۆڕاوە بە نظری من ئەبوو حکوومەتی هەرێمی کوردستان ناخەرێکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان لە جێمە و پرسیارە بکەم توار قسەکە بینەچانی ئەمە بێتە عیبەیەکی سیاسی ئەیبۆنە دەستبردن بۆ هەر هێزێک لە هێزێکی کوردستان لەم هەرێمی کوردستانەیە بە گواستنەوەی بەنانبڕینی بە نەخێ بە ئیش و کاری جێبەجێ نەکردنی ڕۆژانەی بە ڕۆتینیاتێک لەگەڵی بە فشارکردن بۆی کە هەر ڕۆژە جەخت و فشارێکی لەسەرکەی بۆی کە بوجێی ببڕی بۆی کە ئیقامەی بۆ تازە نەکەیتەوە هەمووی بێگومان کاریگەری دروستەکە ئێمە شایەدی ئەوەی لەم هێزانەی ئێستا حکومڕان لە باشووری کوردستان ڕۆژانەی لەو دی بوون خزمەت کراوە ئێستا و بەرژەوەندیە چییە کە دەبێت لە پێناویدا بۆ نمونە ئەم دەست بۆ ئەم ئەو بەرژەوەندی تەبیعیە وستاز ئەو بەرژەوەندی تەبیعی حکوومەتی هەرێمی کوردستان چ لەگەڵ تورکیا چ لەگەڵ ئێران چ لەگەڵ عێراق بیپارێزێ و لە پەیوەندیەکی دیبلۆماسیە بەڵام تۆ بێ واقعەتێکیش بدەی بە حقیقەتێکیش بدەی با بڵێم مافێکیش بدەی بەم کوردانەکە لێرن ینی کێشەنین دۆستی تۆن هاوزمانن هاو خوێنن وەکوتم ئەبێ ئەم دەوڵەتانە بێنیتە سەر قەنەعات کاکە ئەمانە لێرە مەترسی نین وەکو خۆشیان حکوومەتی ئێرانی داوای کردووە لە دەورانی پێشترە هێرش نەکەنە سەر سنوورەکانیان خەباتی چەکداری نەکەن ڕاستە کەم و زۆر ڕوویداوە بەڵام بۆچی پەکەکە ڕۆژتاوەرە تەقوتەوەکە لەم سنوورانە لە هەورامانەوە تا ئەگاتە فیشخابور تەقوتۆغەکە هێزی هەیە گەریلای هەیە پێشمەرگەی هەیە پژاشی هەیە چیەکە ئەی بۆ مەسەلە لەگە ئەمانە ناتوانانی بیان خەیەکەم پێکەوە ئەمە یەک نقطەی بەسیتی هەیەویش کە بەداخۆیەکە پارسەنگی هێز نییە کۆمەڵە و دیموکرات کاتی خۆی نابوو لە قەندیل بێنە خوارەوە کە لە قەندیل هات نەخوارەوە ڕازی بوون لەو کەمپانە ئەم گرفتانیان ڕوبەڕووبەتەوە و بەڕێی من کارێکیشیانەوەیە کە زۆر بەداخوا بێ بڵێم ینی هیوادارم لێم ئازنە بن زۆر ڕۆمانسیانە سیاست دەکەن و هەندێک جاریش زۆر شت هەر بە خاتری هەرێم و بە خاتری ئەم ئەزمونەوە کاکە تۆش بێ بەرژەوەندەکانی خۆت پارێزی مەسەر ئەمڕۆ بوو ڕاگەیان نێک بدەن هەفتەی پێشووە بوو ڕاگەیان نێک بدەن قەیناکە بۆت ناکرێت بەڵام تۆ بڵێ لەبەرەوەی ئەم لێم عاجزە بێ سیاست بە ناکرێت ئەم لێم عاجزە بێ ئەم لێم نیگەرانە بێ مووقفی سیاسی خۆت هەبێ لەو هەلومەرجانی کە هێتە پێشەوە ئەبێ بزانێ کاکە گیان گواستنەوە لێرە بۆ ێست بێنێ دڵنیام لێژیان گۆزنەوە بۆ شوێنێکی تر ئەگەر بزانن لەوێ چالاکییان هەیە و فعالیەتیان هەیە و خەڵک ڕویان تێکا و رادیۆ تەلەڤیزیۆنیان هەیە لێ دەزەبن بووە بۆ قسەکەمەوەی حکوومەتیێری موسان ئەبێ مامەڵەیەکی سیاسی ئەخلاقی لەگەڵ ئەم هێزانە بکە کاکە ئەمانە لەین کاک سامان جیاوازیەکە زانین چێ جیاوازیەکە ئێمە هێزی سیاسین ئەمە ئینسانێک نین لیان قەوما بێت و بیان خێ کەم پێکەوە واشیان بێ کوێەوە ئەیان پێ کەم پێکەوە کە پێشتر هاوڵاتی سڤیلی کوردی سووریای بووە تۆ کە لە دەستی داعش ڕای کردووە یانی تۆ هەمە کاکە هێزی سیاسی جیاوازی هەیە هێزی سیاسی ناتۆ تۆ نان و خۆراشی بیتێ هێزی سیاسی ناتۆ لە کابینەیەکە تۆ داینێت و بڵێ حەسێرە و لێرە بۆدنی ئەو بکەی ئەو بکەی ئەمنیەتی هەیە تاریخی هەیە ڕێگوڕیشەی کۆمەڵایەتی هەیە مۆراڵی هەیە پرەنسیپی هەیە کاکە بە سەدان هەزار کەس لایەنگریەتی
بە هەزاران شەهیدیان هەیە يعني لانی کەم لەبەرەوەی ئەمانە ئێمە وەکوتم ئێمە خەدی خاڵی هاوبەشمان هەیە يعني من ئەمەم پێ وایە بۆ هێزەکەی کاک ئاشتی کۆش کە مەسەلە لێرە مخەڕێکی ڕئیسیشی نیە ئەبێ مەسەل ڕعایەتی بکەیت ئەبێ هاوکاری من ناڵم بە ئاشکرا هاوکاری بکە و وێل لای بۆ دروستکەوەی بۆ بەڵام ناکرێت لە کاری وبا زۆر باشە مولات بۆ چوونی کاک ئاشتی کۆش وەرگرین بەڕێز پورکەریمی ئەگەر پێم بڵێ ینی جەنابتان وەک ئاگادارن وەکوی کەنۆریش باسی کرد ینی ئەمە دوو هەوڵە بۆ گواستنەوەی ئەم کۆمەڵانە بۆ سوورداش ئەمانە خۆ هیچ مەترسێکیان لەسەر کۆماری ئیسلامی ئێران نییە هەنی بۆچی دەیانەوێت لە کەمپێکا کۆ بکرێنەوە و چاودێری بکرێن ینی بۆ پێشتر چەندین ساڵە کێشیان نەبوو بۆ بە تایبەتی لەم یەک دوو ساڵە ئەم فشارە ئەم زەختەکەن هەم لە حکوومەت یاریمی کوردستان لە عێراق بۆی کە بیان گواستنەوە وڵە دیارە سەرەتا ڕێز و سڵام هەیە بۆ ئێوە بینەرانتان و بۆ جەنابەت کاک سامان و بۆ کاک ئەنوەری خۆشەویست دیارە ئەو ڕووداوانە ئێمە وەبیر ڕووداوەکانی 2003 دێنێتەوە کاتێکە بە پێ ڕێکەوتنی ئێران و عێراق بڕیاردرا کە مجاهدینی خەڵق لە عێراق دەربکرێت و 2012 گوازرانەوە بۆ لیبرتی و دواتریش بە پێ ڕێکەوتنێک لەگەڵ ئەمریکا گوازرانەوە بۆ ئاڵبانی بەڵام ئەو کات ئەو کارە لەلایەن هێزەکان یا عەرەبەکانەوە لەلایەن عێراقیەکانەوە بەرامبەر بە ئۆپۆزیسیۆنێکی فارسی ئێرانی کرا بەڵام ئەمڕۆ جیاوازەکە لە چدایە جیاوازەکە لەوەدایە کە خەریکن ئەو کارە بە هێزێکی کوردی یا بە هەرێمی کوردستان کە بۆ خۆی کووردە لە بەرامبەر کورددا دەیکەن و ئەوە لە ڕاستیدا بۆ ئەوەیە کە ئاشتی نێوخۆی کورد یەکڕیزی ناو ماڵی کورد بدرێت بەڵام لەو حاڵەتەدا هەرێمی کوردستان و حیزبەکانی دەستەڵاتداری هەرێمی کوردستان دەیانتوانی بە شێوەیەکی دیکە مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەن ڕێکەوتنی نێوان ئێران و عێراق دیارە شتێکی ئاستایی و نۆرماڵە بە پێی دراوسێتێک کە هەیەە بەڵام دەیانتوانی تۆپەکە باوێنە زەوی و ئێنەوە نەتەوە یەکگرتوەکانەوە نەتەوە یەکگرتوەکان ئەو بڕیارەی جێبەجێ کردبایە ئەگەر بڕیارە جێبەجێ بکرێت دەنا لە ڕاستیدا سوورەت مەسەلەکە زۆر جیاواز نییە ئەو هێزە لە زرجۆز بێ یا لە سوورداش بێ هیچ جیاوازێکی نییە ئەگەر بتوانێت لە زرجۆزەڵە و بانەگەورەوە ببێتە مەترسی بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران بێگومان لە سوورداشەوە دەتوانێت ببێتە مەترسی بۆ کۆماری ئیسلامی ئێران چونکە هەمووی هەر خاکی هەرێمی کوردستانە و قوڵایی خاکی هەرێمی کوردستانە سەر سنوورەکانی هەرێمی کوردستان نییە بەڵام کاگەنۆر جوانی ئاماژە پێدا ئەو کاتی نەدەبوو ئەو هێزانەی ڕۆژهەڵاتی کوردستان بڕیارێک بە ناوی ئەوەی کە پاراستنی حکوومەتی هەرێمی کوردستانە و بەهۆی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی ساوایە دەی پارێزین و هێزەکانیان لە قەندیل هێنا خوارەوە ئەو کاتی هەڵە گەورەکەیان کرد و ناڕاستە و خۆ بە پێی ئەوەی کە تەنانەت ڕایان نەگەیاند بوو ئاشبەتاڵێکی ڕانەگەیەندراویان ئیعلام کرد و لە ئێستاشدا بەداخەوە ئەو هێزانە کەوتونە باوەڕێک کە هیچ باوەڕیان بە شێوەی خەباتی چەکداری نەماوە ئەوەی کە ببنە مەترسێکی چەکدارانە بۆ سەر ڕژیمی ئێران باوەڕیان بە خەباتێکی مەدەنی هەیە باوەڕیان بە خەباتێکی ئاشتی خوازانە هەیە باوەڕیان بە وچوێژ و دانوستان لەگەڵ ئەو ڕژیمە هەیە سەرڕای ئەو کۆمەڵێک کارەساتیان بەسەر هاتووە لە وچوێژ و دانوستان لەگەڵ ئەو ڕژیمە بەڵام تاکو و ئێستاش قەناعەتیان هەر ئەوەیە کە بە وچوێژ و دانوستان پرسەکەیان چارەسەر دەبێ ئەوان باوەڕیان وایە پرسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە تاران چارەسەر دەبێت نە لە ئانکارا و نە لە ببورن نە لە لەندەن و پاریس و لە ئەمریکا ئەوان باوەڕەکەیان بەداخەوە وایە و ئەوە جێگەی مەترسیە و ئێستاش گلەیەکە زیاتر لەسەر خۆیانە دەبوو ئەو کات بیر لەوە بکەنەوە کە ئەو بەڵایە بەسەر مجاهیدین هات کە ڕەوشی ئەوان چی بەسەردێ لە داهاتووی ڕێکەوتنی نێوان ئێران و عێراقدا بۆیە من پێم وابێ دیسانەکانێ دەبێ بگەڕینەوە سەر ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ مامەڵەیەکی دیکە لەگەڵ ئەو هێزانە بکە بە تایبەتی لەبیر نەکەین سیاسەتی حەکیمانەی ئەو کاتی کۆچکردو سەرۆک مام جەلال
کە دەیتوانی باڵانسێک ڕابگرێ هەم لە نێوان ئێران و عێراقدا هەم لە نێوان ئێران و ئەمریکادا و هەم لە نێوان ئێران و هەرێمی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا سەرۆک مامجلال دەیتوانی ئەو باڵانسە ڕابگرێ هەم دڵی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی دژبەری کۆماری ئیسلامی ئێران ڕازی بکە و هەم ئێرانەکانی ئەکرە و باڵانسە چۆن ڕاگیرێ ینی باڵانسەکە چۆن ڕاگیرێ ینی چی بکات خۆ ناکرێ باڵانسەکە و بێ نیوەی لەوێ بێڵێتەوە نیوەی بڕوات بۆ سوورداشت چییە باڵانسەکە جیاوازی نییە ئەو هێزە بچێتە سوورداش یان لە زرجۆزەڵە بمێنێتەوە کاک ئەنوەر باشی ئاماژە پێدا تەنیا نۆستالژیەکە مەسەلەی زرجۆزەڵە و ئەو ناوچەیە بۆ کۆمەڵەکان دەنا فەرقێکی ئەو چۆن ناکا بۆ ئەو هێزانە بەڵام باڵانسەکە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوا دەتوانێت ڕای بگرێت کە هەروەکی عەرزم کردم دەتوانێت تۆپەکە باوێتە زەوی نەتەوەیەکگرتوەکانەوە و ئەو بڕیارە بەدەستی نەتەوەیەکگرتوەکان جێبەجێ بکرێت ئەو دەم هەم لە قازانجی هێزەکانی ڕۆژهەڵاتدایە و بە دیدێکی دیکە بە نیگایەکی دیکە لە لای نەتەوەیەکگرتوەکان چاویان لێ دەکرێت و هەم لە قازانجی حکوومەتی هەرێمی کوردستاندایە کە نابێتە داردەست نابێتە جێبەجێکاری بڕیاری ڕژیمێکی داگیرکەری وەک ئێران ئێمە لە حاڵێکدا دەزانین کە ئێران هێژمونی خۆی لە ئێستادا لە ناوچەکە لە دەستداوە ئەو هێز و توانایی کە لە ناوچەکەدا هەیبوو نەیماوە ئەو هیلالی شیعی کە ئێران بە تەمابوو دروستی بکات بە تەواوی لاوازیان کردو و خەریکن کۆتایی پێدێنن کەواتە تۆ وڵاتێکی کە لە بەرەبەری ڕووخاندایە بێنێ تۆ بکاتە کارتی فتار یا تۆ بکاتە هێزێک بۆ جێبەجێکردنی بڕیارەکانی خۆی ئەوە کارەساتەکە لەوەدایە چۆن دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ببێتە جێبەجێکاری بڕیارەکانی ئێران و عێراق لە حاڵێکدا ئەو دوو ڕژیمە هیچ کامێکیان مەشروعیەتێکی نێونەتەوەیان نیە لە ئێستادا زۆر باشە گەڕێم وڵات کاگەنۆریانی بۆ نمونە هەرو قسانەی بەڕێزپور کردی ئەگەر بۆ نمونە هەرێمی کوردستان ینی دەتوانێت بڵێت من ئەم ڕێکەوتنە جێبەجێ ناکەم کە لە کاتێکە ئێمە هەرێمێکین لە ناو حکوومەتی عێراقدا ڕاستی لە ئاستی باڵام ڕێکەوت نەکراوە دواتر ئەگەر پێم بڵێ ینی گواستنەوەی پشتی ئەم کۆمەڵەیە یاخۆ دەم حیزبە و پۆسیۆنانی ئێران لە چیایە ینی خۆ ئەم پرۆسەیە پێم وانە هەر پرۆسەیەکی ئاسان و گواستنەوە بێت لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە ینی ڕەنگە هەوڵ و ڕوبەڕووبوونەوەی سیاسی دیکە هەبێت لە پشتیەمەوە دەدەی باشە با حکوومەت خۆی ڕێکەوتنەکە لە ئەسڵا لە نێوان سەرۆکایەتی هەرێم یا حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا و تاران کراوە با حکوومەت عێراقی خۆی بێ بەر ڕایانگوێزێ حکوومەتی هەرێم بڵێ منەوە کارە ناتوانێ ئەمە بکە ئەی بۆ بابێ ئەوە بکە مەسەلەن لە چەند مانگ لەوە پێش ئەتەوێ بڵێ ئەم شەڕە کورد بەرامبەر بە کوردێکە ئەیتەوان حقەتەکەی ئەوەیە کە شەڕەیان نیوە شەڕە چەند مانگ لەوە پێش لە سەردانێکی هاکان فیدان و ئیبراهیم کاڵنی وەزی سەرۆکی میت بۆ بەغدا داوایان کرد لە سۆدانی و ئارەجی وتیان ڕێکەوتنێکی ئەمنیتان هەیە لە نێوان عێراق و ئێران و هەرێمی کوردستان ئەو ڕێکەوتنش لەگەڵ ئێمە ئیمزا بکەن دژی پەکە سودانی وتی ئەوان خۆی مقڕێکی ڕسمیان نییە لێرە هیچ بارەگایەکیان نییە یعنی مەسەلەن حکوومەت عێراقی ئەو ڕێکەوتنی ئیمزا نەکرد بۆ چووکە یەکەم فشاری ئێرانی لەسەر بوو دووەم لە قازانجییان بوو ئەمە نەکەن حکوومەتی هەرێمی کوردستانی جەبی حکوومەتی عێراقی لە خۆت فەرمووەرە چیەکەن دوایەوە مەسەن حکوومەتی عێراقیەکە بودجەیەکی تەرخان کردو بۆ ژیانێکی باشتر بۆ شوێنێکی باشتر بۆ ئەوان ئەو شوێنەدا ئەو شوێنی بۆیان داوین کردون شوێنی ژیانی ئینسانی شەرافەتمەندیە شوێنی خێزان و خانەوادە نیە نەخ نەخۆشخانەی هەیە نە قوتابخانەی هەیە نە بە ئۆزێتیشی باشی هەیە دیباش تۆ ئانەی بۆ تەرتیب کە لێرەش هەڵیکەنی قەیناکە بەڵام تۆ توا قسەکەت بینە چانی من ئەمڕۆ کە قسەم لەگە بەشێکی زۆریانە کردی واڵێن کێشە نییانی چی زرگوێز بێت چی سووداش ئەڵێ ینی خۆ دۆخەکە هەر بۆ ئەوان زۆر قورسە لە ڕووی دەرونیەوە چەندین ساڵە لێراوەکو تۆڵی تێکەڵی خێزانیان هەیە لە لێرە ژیانیان کردو ئێسای بێ بۆ دەشتێک ئەمە خۆیان ئەڵێن مشکلە نییە نانە ئێوە لە مناقەشەکە ئێوە بەڵام مشکلەیە بەڕاستی بۆ ئەوان نیگەرانن بەڕاستی من ناڵە مشکلە نییە چۆن تۆ لە ماڵەکەی خۆت هەڵکەنن بە زۆر هەر لە گەڕکی خۆتەوە بتبەنە گەڕێکی تر لە سلێمانی چۆن قسەکەەوەی من ئەگە بە ئارەزوومەندانەیە نەخێرەوان پێیان خۆش نییە
دوایەوە تۆ بۆیە زۆر ئەم کارە بە زۆرە ملیەکەی لەبەرەوەی خۆ دەزانی ڕغبەتی لەگەڵ نییە پێخۆشبوونی لەگەڵ نییە دوایە وەکو وتم ئەوان بە هزار دەرد و موسیبەت و بە هەژاری و بە ئیمکاناتێکی زۆر مەحدود 50 خانوویشیان لەوێ دروست کردووە باش جگە لە نۆستالۆژیا هەیە جگە لە مەسەلەن تێکەڵاوی خێزانی و کۆمەڵایەتیە لەگەڵ ئەولادیانەی دەوروبەری ناسییان هەیە لەگەڵ ئەم هێزانە کە لەم منتقەیان کاریگەری هەیەوانە بە شوێنی خۆی بەڵام قسەکەمەوەیە ئەمە لە ڕاستیە ئەبوو لانی کەم لەم هەلو مەرجەی ئێستاە وەکو کاک ئاشتی شووتی ینی مەسەلەن پاشەکشەی هیلالی شیعی ڕێکەوتنی نێوان تاران و واشنتۆن و مەسەلەن پاشەکشەی هەژمونی عێراق بە تایبەتی حەشتی شعبی و ئەو گروپانە هەموو ئەمانە لە ڕووی سیاسیەوە حەقە دراسە بکرێت کە کاکە ئەم ڕێکەوتنە لانی کەم تەخیر بکرێت ئەم ڕێکەوتنە جاری کەم بەدیلێکی بۆ بدرۆزرێتەوە یعنی ئەکرێ مەسەلەن تۆ ڕێعایەتی کاکە ئەمانە وەکوتم ئەمانە هاوڕێی سەرۆک و سکرتێرەکانی ئەم حیزبانن ئەمانە مەسەر دوای ڕێکەوتنییان دانیشتنیان کردو لەگەڵ بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان هەر سێلایەنەکەی کۆمەڵە دیموکراتیش بەجیە باشە تویانە دە 15 خاڵ هەیە دە 15 خاڵیان داوا کردووە لە ناو مۆبایلەکەی منە هەیە 1 2 3 4 ئەوان لە 11 خاڵ تویانە نوێیان بەسەر چاو ئێستا لە 11 خاڵەکە یەک دانیشیان بۆ جێبەجێ نەکردوون سادەترین خاڵیان بۆ جێبەجێ نەکردوون دیکاکە تۆ ئەیبوو ئەڵێ ئەمە ئاسانەوە ئاسانەوەسان دوایەوە چین یان یەکێک دوو خاڵی گرنگجیە و کاکە ئەگەر ئەم ئۆردوگایە یەکەم لێمان گەڕێن با لێرە بین نەخێن ناکرێت دووهەم ئەگەر ئەو ئۆردوگایە دروست دەکەن باش ئەبێ شوێنێکی ڕێک و پێک بێ بۆ ژیان بشێ قەرەبووی ئەوەمان بکەنەوە باشە لەوە زیاتر فشارمان مەخەنە سەر ئەو پێداویستیانی ڕۆژیانی ڕۆژانەمان کاروبارە لە دایرە و فەرمانگەکانی حکوومەتە هەرێمی کوردستان ئەوەندە کە ئێشعەرقەلەمان بۆ دروست مەکەن و ئەمنیەتی ئێمە پارێزراو بێ هیچ لەمە یعنی ئێستا لە کەمپێکی وەکسووداش هیچ ئەمنیەتێکی پارێزراو نیە کاکە مە قسەکەم ویستمەوە بەیانی ئەمە بۆ نمونە هێزانامنیەکانی یەکێتی ئەتوانی ئەمنێتیوان لێو بپارێزێ ئەبێ بەرپسیارەتێکی هەڵگرێ دەخۆ ئەزانی خۆ بەداخەوە کە لەماوە ڕابردوودا لە 1990 تا ئەم ساڵانی ئەخیر زیاتر لە 350 کادری کۆمەڵە و دیموکرات و سازمانی خەبات و چی شەید کراون لە هەرێمی کوردستان ئەمنێتیوان هەڵ نەگیراوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەرکێتی ئەمنێتی هەرتاکیش ئەم وڵاتە هەڵگرێ ینی خەڵک لە هەولێر تیرۆرەکەی لە سلێمانی تورێکی بەرپسیارەتی ژیان و سەلامەتی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام کاک سامان هەندێک ینی شتێکەیە بێ پێم ناخۆشە باسیکەم بەڵام فاکتیش هەیە بۆی کە ئەم هەرێمی کوردستان ئەم کاراناکە یەکێکیا مەسەلە ئینشقاقی بەردەوامی ئەم هێزانە لە ناو حیزبەکانی ڕۆژاوە مەسەلەن بەرپرسی ئاسایش لە هەرێمی کوردستان بەمنی و تۆ لە دەورانی چەند مانگ لەو کێشانی ڕابردویان کاکە خۆیان بیانویان داوەتە دەست ئێمە ئەم بەرنمەیە جێبەجێکەین قسەکەشی منتەقیە خلاف و کێشە کە تۆ ئەم هێزانە پارچە پارچە بن ئینشقاقەکەن مەسەلەن ینی زۆرتر کاریگەری ئەکەوێتە سەریان ئەوە خاڵێکیان مەسە ئەم هێزانە تا ئێستا نەیانتوانیوە ناوەندێک بەرەیەکی کوردستانی دروستکەن لەژێر ئەو فشارانەیە مەسە ناوەندێکی هێزەکانی ڕۆژهەڵاتە بوو ناوەندی حیزبەکانی ڕۆژهەڵات لە کارکەوت بە دەستی ئەم لاولە بە فشاری ئەم لاولە بەوەی بە هەزنەکردن بە بەرپسیارەتی بۆ ئەو هەلو مەرجی کە لە ناوچەکەیە پەچی کەوتووە دەرەنجامی یەکێ لە دەرەنجامەکانی مەسە ئینشقاق و ئینشعابە دوایەوە جیابەجیا کارکردنیە مەسە حیزبی دیموکرات لەمە ڕابردوو بۆ ئەم مەسەلە چۆتە بەغا لەگەڵ ئارەجی دانیشتون دوێنەرایەتیان مەسەلەن ئەکرێ کۆمەڵە و دیموکرات و سازمانی خەبات و شێوچێ بەیەکەوە ئەم کارە بکەن ماوانیشی گرتوتەوە یەک گرتوو بن ئەمەیان نەکردووە دوایەوە هەندێک حاڵەت هەیە بەڕاستی یعنی مەسەلەن توانم بڵێم لە هەندێک لەو چالاکی ئەسکەری و سیاسیانەی کردویانە بە حاڵ کە کراوە بە پێ ڕێکەوتنێک کە هەتانە نابێت سنوورەکان بزەنی بارکە بەڵام بۆچی دێ سوسیال میدیا بۆ خۆت فاکت دێ دەست ئێران ئەڵێ تۆڵێ نەبوو ئێران ئەڵێ ئەوە مەسەن لە زۆر شتی ترا تۆ توتە نەبوو ئێران فاکتەکە یاوەتە دەست ئاسایشەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دام و دەستگاکانی بەم فاکتە ینی ئەمانە هەمووی خەلەلە من ناڵم هێزی سیاسی نابێ بژوڵێتەوە بەڵام بێ زۆر بەرپرسیارە چالاکی سیاسیشی هێزی چالاکی سیاسی ئەبێ بۆیە هێزی سیاسی باشە منەڵم چالاکی خۆی ئەخۆ پێشمەرگەی شوا بووە زانین پێشمەرگە پشتی جەپەیە بوو کاکسەمە جیاوازیەکە ئەم خاڵەیە بەڕاستی مەسەلەن هێزەکانی باشووری کوردستان لە باشووری کوردستان چالاکیان دژی بە عەزە کرد بەڵام 2000 گەڕنەوە بارگەکانیان لە ئێران
هێزەکانی پەکەکە لە تاریخی دروستبوونی پەکەوە بەردەوام کە چالاکییان کردو یاگەڕانەوە ئێران یاگەڕانەوە سووریایەتەوە عێراق پشتی جەپیان هەبووە ئێستا حکوومەتی عێراقی کە کەوتۆتە دەست هەژمونی ئێرانمان پشتی جەپیان نەماوە و حکوومەتی هەرێمی کوردستانیش بە جۆرە لە جۆرەکان ئەڵێ من لە کێشە بۆ دیموکراتی شەر ئەم کێشەیە بە نظری من بۆ دیموکرات باشترە ئەنی ئەوان لە کەمپی قەڵاو گواستویانەوە لەنا ئۆردوگاکانیان ماونەوە کە ئەمە بەڕاستی زۆر باشترە لەوە هەشتا ئەوە ئەوشکاریش خراپە بەسەرن لێرەشە بوو ئەوە بکەن بڵێن کاکە ئێمە هەرسێ ئۆردوگاکە بە جۆرە جۆرەکان تەرتیب بکەین تەنزیمەکەین ئاسایشی خۆشمان لە شوێنێک دەتوانێت چاودێری بکە کێشە و گرفت دروست نەبێ بەسەر چاو ئەوە باشترە لەوەی کە ئەمانە هەڵەکەنی ئەیان بی لە شوێنێکە ڕەنگە کاکە ینی سێ هێز کە ئەم ئێزە ئوستاس جارواشە ناکۆکییانە بوو ئەم سێ هێزە کە لە ئەسڵا ئەمیان سەر بەڕێکخرای کوردستان حیزبی کۆمونیستیێران لێو هاتوون باشە چ کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتشان کۆمەڵی زەحمەتشانی کوردستان وچە حیزبەکەی تریش ینی ئەوە با پێ بڵم کە کۆمەڵە چوار هێزی سیاسیە ئەمانە کە ئەمە لەسەر خلاف و کێشەی سیاسی و فکری و ئایدۆلۆژی جیابوونەوە توی ئەم بێک شۆدایانەی ڕەنگە سبێنێک کێشەیەک دروست بێ خلافێک دروست بێ مشکلەیەک دروست بێ تۆ بەرپرسیارێتێکی بێ هەڵگیری مەسەلەن تۆ ئەمانە لە سنوورێکیان هەبووە لەم سێ ئۆردوگایە شوێنێکی پارێزایان هەبووە سنوورێکی محەدەدیان هەبووە ئاسایش هەرسێکیانی بەڕسمی ناسیوە بەڵام ێستا لەوێ تێکەڵیانەکەی دەمجیانەکەی بچووکترین حەدەس بۆی هەیە دەیان کەسیتیا شەید بێ بکوژرێ نابێ ئەمە ئەگەریشانی ئەگەرێکە ئەوان کاری سیاسی شەکەن و جاری وایە ناکۆکی سیاسیشان مێزانە لە ناو یەک حرەکەتی سیاسی لەسەر خلاف و فکری سیاسی ئۆیدۆلۆژیا و چی ناکرێت تۆ ئەوە بکەیت بە نظری من هێشتا ئەوە باشترەکە لە هەندێکیان لە سنووری ڕۆژهڵاتی کوردستان شوێن و پێگەیەکیان هەیە دوورتریشن لە یەکتر ئەوە باشە بەڕێز ئاشتیاکۆ ئێمە هەمیشە ئەڵێن دەردەکەی ئێوەشی گرتووەتەوە ئێمە پێشتر باسمان لەوە کرد کە ئێمەش لە ناو باشووری هەرێمی کوردستانە ناکۆکی سیاسی و تەبایی نییە لە نێوان لایەنە سیاسەکان بەڵام ئێستا ئێوە لە هەلومەرجێکی جیاوازترن کە دەبێت زۆر تەباو کۆک بن بۆ زۆربەی پرسە سیاسەکان بۆ یەکدەنگ بن بۆی هێستانە بێ کاتێکە قسەکەن بەڵام هەروەکو بەڕێز بازگیر باسی کرد کە ئێوە لە ناو یەک حیزبدا سێ حیزب جیا بووەتەوە کە ئەمە بەڕاستی گرفتەکەیەوە قوڵترەکە ئێستا دانانیان لە یەک شوێن ئەگەر هەیە بەرکەوتنی هەم سیاسی چەکداری لە نێوانیاندا ڕووبە هیوادارم ئەو فتارەی کە ئێستا لە سەریانە لانی کەم ببێتە هاندەری ئەوەی کە بێنە سەر ئەو باوەڕی کە پێویستە یەکگرتوانە یەکدەنگ لە هەوڵی دروستکردنی پلاتفۆرمێکی هاوبەشی نەتەوەیی و نیشتمانی یا بەرەیەک بۆ ڕۆژهەڵاتی کوردستان ناوەندێک بۆ ڕۆژهەڵاتی کوردستان دابن من باسم لەوە کرد کاتێک ئەو بەڵایە بەسەر مجاهیدین هات دەبوو ئەو حیزبانەی ڕۆژهەڵاتی کوردستان بیر لەوە بکەنەوەکە بێن بە یەکەوە پلاتفۆرمێکی هاوبەش دابنێن بە یەکەوە هەڵوێست و یەکدەنگ بن بەڵام ڕۆژ بە ڕۆژ بەهۆی کەمپنشینیەوە بەهۆی ئەوەی کە هێزەکانیان لە قەندیل هێنا خوارێ بەداخەوە پاسیف بوون تا ڕادەیەکی زۆر و بەردەوام لە نێو خۆیاندا تووشی ئینشتقاق و لێکدابڕان بوون شەڕی جناح و جناحبازی و باندبازی بەداخەوە لە ناو خۆیاندا پەرەیسەند و ئەوە کێشەکەی زۆر قوڵتر و گەورەتر کردەوە بۆیە لە ئێستادا گرینگە کە ئەو هێزانە بیر لەوەکەنەوەکە پلاتفۆرمێکی هاوبەشی نەتەوەی و نیشتمانی بەیەکەوە پێک بێن و بەیەکەوە دروست بکەن ناکرێ تۆ سێ هێزی کوردستانی کە دیارە لە بواری فکر و ئیدۆلۆژیەوە هەرسێکان خۆیان گرێدرا و بە بیری چەپ و کۆمونیستی پێناسە دەکەن لێکدا ببڕێن و بڵێن هەر کامە و بیر و باوەڕێکی جودامان هەیە ئەو حیزبانە بەداخەوە بەهۆی کەمپنشینیەوە و هەندێک جاریش بەهۆی دیخالەتی نابەری هێزەکانی باشووری کوردستان دەبێ بڵم بەداخەوە بوون بەهۆی ئەوەی کە لەبەر خاتری کورسی و دەسەڵاتی زرجۆزەڵە و دەشتی کۆیە بە سەرچاوی یەک هەڵپڕژێن و ئینشقاق و ئینشعاب لە نێویاندا دروست ببێ تەنیا لەبەر کورسی و دەسەڵات لەبەر ئەوەی کە چێهایان سەرۆکایەتی بەدەستەوە بگرێت
دەنا لە بواری ئەوەی کە لە بواری فکر و ئیدۆلۆژیەوە جیاوازێکی ئەو تۆیان هەبێ بەڕاستی نیانە. بۆیە بەشێک لە خەتاکە من کە دەڵم خەتای حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئەو بڕیارە جێبەجێ دەکات، بەڵام بەشێکی خەتاکە بۆ خودی ئەو هێزانە دەگەڕێتەوە کە نەیان توانیوە یەکگرتوو بن، یەک بڕیار بن و تەنانەت لەو هەلومەرجەی ئەو ڕۆدا بەیەکەوە بەیاننامەیەکی هاوبەش بدەن، ڕوونکردنەوەیەک بۆ خەڵکی کوردستان بدەن، تاکو ئێستا دەنگیان لێ نەهاتوە. ئەوەی کە قسە دەکا و ناڕازیە لاینگران و بەشێک لە ئەندامانیانن کە بە تایبەتی لە دەرەوەی وڵاتن کە ناڕازین بەو دۆخە. بەڵام پێدەچێ ئەوان بەو وەزعی کە تێیدان واتە وەزعی مەوجود ڕازی بن، بۆیە هیچ کات دەنگیان لەبەرەوە نایە، قسە ناکەن بە بیانووی ئەوەی کە بەڵێ ئێمە بەرژەوەندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەپارێزین. ئەدی بەرژەوەندەکانی خۆتان، ئەدی بەرژەوەندەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەکوێی ئەو مەعادلەیەدایە کە ئێوە هەر خەریکن پاراستنی بەرژەوەندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەپارێزن. کارێکی باشە پاراستنی ئەو بەرژەوەندیانە، بەڵام خەبات و جوڵانەوەی ڕۆژهەڵاتی کوردستانیش بۆ خۆی جێگە و پێگەی هەیە، خاوەن مێژوویە، خاوەن ڕیشەیە و پێویستە بەرژەوەندەکانی بپارێزرێ. بەو کارانەی کە ئەوان بەداخەوە کردویانە دەستی حکوومەتی هەرێمی کوردستان ئاوەڵەترە بۆ ئەوەی کە هەر بڕیارێکی پێی خۆش بێ لەسەر ئەوان جێبەجێکە. تەنانەت ئەوان نەیان توانیوە لە ئاستی نێونەتەوەیدا بە یەکەوە بێن داواکاریکی گشتیان هەبێ. ئێمە وەک بزوتنەوەی سەربەخۆی خوازانی کوردستان وەڵا بەڕێز پورویستمەوە قسە بکەم، ینی لەسەر ئاستی نێودەوڵەتی ئێوە کە لە دەرۆن فشارەکان ئایا هیچ دروستە بێت، یعنی ئەتوانن دروستی بکەن بۆ نمونە لەسەر حکوومەتی عێراق و ئێران کە بەو شێوە بەو زۆرە ملەیە ئەمانە دەگوازنەوە بۆ شوێنێکی کە یاخود چالاکی سیاسیان سنووردارەکەن، چی ئەکرێت؟ هاتووە هەوڵمانداوە نامەمان بۆ کۆمەڵێک لە وەزارەتەکانی دەرەوەی وڵاتانی ئوروپایی بۆ ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، بۆ ڕێکخراوە جیهانیەکان و نێونەتەوەیەکان ناردۆ کە ئەوە ڕەوشی کوردانی ڕۆژهەڵاتە بەداخەوە لە هەرێمی کوردستاندا و لە ژێر گوشار و فشاری ئێران و عێراقدا. و ئەوان لە ڕاستیدا تا ئێستا هیچ پەیام و نامەیەکیان بەداخەوە لەلایەن هێز و لایەنەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان کە لەژێر ئەو فشارەمەدەن پێ نەگەیشتووە، کەواتە ئەوان بۆ خۆیان دەبێ ببنە فشار بۆ سەر کۆمەلگای نێونەتەوەی و پەیام بدەن بە کۆمەلگای نێونەتەوەی کە عێراق و هەرێمی کوردستان و ئێران خەریکن فشار بۆ ئێمە دێنن. ئێرانێک کە وەکی باسم کرد لەو پەڕی لاوازی و بێهێزیدایە لە لێواری ڕووخاندایە بتوانێت فشارێکی ئاوە لەو ڕادەیە بۆ تۆ بێنێ کە کەمپەکانت پێ بگوازێتەوە. دیسانیش دەڵم کێشە لەوەدا نییە کە کەمپەکان دەگوازێتەوە یا ناگوازێتەوە. ئەگەر زرجۆزەڵە مەترسی بێ سوورداشیش دەتوانێت مەترسی بێ، بەڵام ئەوان توانیویانە لەوێ کۆمەڵێک ئیمکاناتی ژیان و ئەوە بۆ خۆیان دابین بکەن. هەرچەند لە ڕاستیدا ئەوان بۆیە نەچوونە نێو ئەو کەمپانەوە کە ژیانێکی تاهانە بۆ خۆیان دابین بکەن. ئەوان پێشمەرگە ئاسا چوونە ئەو کەمپانەوە بۆی ئەوەی لە کاتی پێویستدا بتوانن ئامادە بن و هێرشەکانیان بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران دەست پێ بکەنەوە. بەڵام ئەوان واجیە پێ خۆیان قایم کردووە لە زرجۆزەڵە و لە دەشتی کۆیە کە بە هیچ هەڵناقەندرێن. هیوادارم ئەو هەڵقەندنی ئەو جارە ببێتە دەرسێکی گەورە بۆیان کە پێکەوە ڕێککەون، پێکەوە ناوماڵی کوردی ڕۆژهەڵات ڕێک بکەن. ئەو هێزانە کە لە دەشتی کۆیە و لە زرجۆزەڵەن هەروەکی کاگ ئەنۆریش ئیشارەی پێدا خۆ تەواوی هێزی دموکرات و کۆمەڵە نییە. ڕیشە و جێگە و پێگەی مێژووی کۆمەڵە و دموکرات ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستانە. ئەو هێزە هێزێکی نمادینەکە لە دەرەوەی سنوورەکانی ڕۆژهەڵات خەریکە دەژی. بۆیە دەبێت زیاتر ئەو هێزانە بە یەکەوە کار بکەن، گوشار بێنن بۆ سەر حکوومەتی عێراق لە ڕێگەی لە ئاستی نێونەتەوەیدا، شار بێنن بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی نێونەتەوەیەوە. ئەو بەو شێوەیە دەتوانن جێگە و پێگەی خۆیان قایمتر و بەهێزتر بکەن. وە گومان لەوەدانە ئێران ترسی لەوە نییە کە ئەو هێزانە لە زرجۆزەڵەن یا لە سوورداشن. بۆ ئێران هیچ جیاوازێکی ئەو تۆ ناکا. ئێران تەنیا دەهێوێت ئەزیەتیان کا. و من پێم وابێ ئێران لەوە تێگەیشتووە کە لە لێواری ڕووخاندایە و
ناوچەکە لە بەرەبەری گۆڕانکاری بنەڕەتیدا و گۆڕانکارەکان و تارگێتی ئەسلیش ئێرانە و ئەو گۆڕانکاریانە لە ڕاستیدا ئێران دەگرێتەوە بۆی ئەو فشارانەی دروست کردووە ئەو هێزانە کاتێک دەتوانن معاملەیان لەسەر بکرێت کە معادلە بن لە سیاسەتدا بەم شێوەیە کەواتە ئێران ئەو هێزانە وەک معادلەیەک دەبینێ بۆیە خەریکە معاملەیان بەسەرەوە دەکا لەگەڵ ڕژیمی عێراق بەڵام معاملەکە زیاتر ئابووریە و ڕژیمی عێراق لە بواری ئابووریەوە خەریکە ئیمتیاز لە ڕژیمی ئێران وەردەگرێت دنا لە بواری سیاسیەوە جێگە و پێگەی ئێران لە ناوچەکەدا ئەوەندە لاواز بووە کە نەتوانێت معاملە بکە لەسەر پرسەکان زۆر باشە شاگ ئەنوەر ئەگە پێم بڵێ ینی ئەم وێنایی ئەمڕۆ کە ڕوویە ئەوەی کە مانگی ئەیلولی ساڵی ڕابردوش کە ڕوویە وێناکە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان چۆن نەگوازرێتەوە ینی مەبەستم لە خەڵکەکەی لە ئەو ڕێخستنە سیاسیشی کە وەکو یەوەڵێن لە ڕۆژهڵاتی کوردستان هەیە بەرامبەر بە حکوومەت یاریمی کوردستان و یەکێتی کاک سامان مەسەلەن بڕۆ تاریخی ئەم خەباتی هاوبەشی ئەم دوو هێزە ئەم دوو پارچەیە لە ڕۆژهەڵات و باشوور بخوێنەرەوە باسی دەی شەستەکانە بۆ ئەوکەم مەسەلەن لە دروستبوونی کۆمیتێ شۆڕژگەڕی حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانی ئیسماعیلی شەریفزادەوە هاتنیان بۆ ئێرە و کێشە و ناکۆکیان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بزانە ئەو تاریخە چۆن نووسراوەتەوە لە دەورانی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێران و ململانیەکانی نێوان پارتی و یەکێتی و کۆمەڵە و دیموکرات بزانە چۆن نووسراوەتەوە قسەکەمەوەیە ئەو تاریخە نووسراوەتەوە وە نیش نابێ تا 100 ساڵی تریش زۆر جاریش گوێ لێ بووە مەسەلەن لە بەندی هەشت خاڵی ڕێکوتنی نێوان کوردەکان و ئێران ئەوە چێ خاڵی هەشتەمی نووسیوە تێگەی مەبەسم تاریخە بۆیە ئەمەیکە لێرە بڵێ ئەمەشون نابێ ئەمەشون نابێ بەسێکە لە تاریخ و ماڵە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر یەکێتی و پارتی لەبەرەوەی تۆ ڕیعایەتی ئەم هێزانە ناکەی وەکوتم لانی کەم وای دانێکە میوانن تۆ وەکو حێزی سیاسی شەگەر مامەڵیان لەگەڵ ناکەی ئەو دوای ئوستاز قسەگە بیر نەچیانی پێشتریش ئەم فشارانە هەبوو بە جێبەجێ نەکراوە لە سەردەمی بەڵێ بە تایبەتی بۆ نمونە لە سەردەمی مامجەلالە ئەم فشارانە هەبووە خۆیان ئەو برادرانەی کۆمەڵە و دیموکرات ئەجێڕنەوە مەسەلەن چەندی جارە هێزانە ئەو هێرش و فشارانە هەبووە لە دەورانێکە مامجەلال کە لە تاران بووە هەفتەی دواتر لە زرگێز بووە پێشتر هەفتەیەک لە زرگێز بوو هەفتەی دواتر لە تاران بووە ئەم پەیوەندی ڕاگرتووە و مەسەلەن ڕعایەتی ئێرانیشی کردووە ڕعایەتی تورکیاشی کردووە ڕعایەتی ئەم هێزانەشی کردووە دۆست و ئەوە بوون بەڵام قسەکەمەیە کاک ئەم تێگەشتنە زۆر نادەقیقەنەوە زۆر نابەرپرسیارانەیەکە پێ دوای بێ دووبارە بووناوەی سیناریۆکانی دەرکردنی مجاهیدینی خەڵق لە کەمپی ئەشرەفەوە بۆ ئەلبانیا و لەلایەن شیعەکانەوە کارێکی زۆر هەڵەیە بۆ چونکە یەکەم کۆمەڵە و دیموکرات سازمانی مجاهدینین دژی خەڵکی باشووری کوردستان نەبوون نەچوونە پاڵ باس یعنی شانازیکی ئەم دوو هێزە چییە لە هەموو تاریخی ئەم دوو هێزە لە دەورانی هاتنە سەرکاری بەعسەوە یا با بڵم لە دەورانێک کە ئەوان هاتوونە سنوورەکانی ئەمدی و لە هەفتاونەوە لە هەشتاوەکەوە و پەیوەندیان لەگەڵ حکوومەتی عێراقی حیزبی بە سەدام حوسێن هەبووە تا دەورانی ڕوخانی 2003 بچووکترین پەیوەندی ناشەریفانە بچووکترین پەیوەندی گوماناوی لێ ئەم هێزانە و حکوومەتی بەعز نەبووە تێگەی ئەگەر حکوومەتی ئێران سبێنێ هەر ئاڵوگۆڕێکتیا ڕوودا بە 1000 بەڵگە و فایلی ئەم خەڵکانە لەم باشوورە ئەکەوێتە دەست خەڵکە کە چەنە پەیوەندیانە بۆ لەگەڵ تورکیا و ئێران و سووریا و عێراق باش ئەمە بۆ ئەوان خاڵێکی زۆر گەورە بوو کابوو ڕێز لەمە بگیرێ تێگەی یعنی مەسەلەن نەک هەر هیچ پەیوەندێکی گوماناویان لەگەڵ بەعز نەبووە دژی باشووری کوردستان بەڵکو زۆر جار هاوکاریش بوون یعنی زۆر هاوکار بوون کە ئێستا من کاتم نییە لەم بەرنامەیان نموزەجی زۆر بێنمەوە ئەمە تۆ بۆ نمونە سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان بووی تا چی دەکرد بتێشتا نەشیش بسووتێ و نەکەبابەمەی کە باسەکە ئەگەر بە ئەم فشارانم لەسەر بێ من سەرۆکی حکوومەت بەیانی استقالەکەم کاکە مثلەن یعنی من نەتوانم سەرۆکی حکوومەتێک بووم سەرۆکی حیزبێک بووم سەرۆکی هەرێمێک بووم دوو حیزبی گەورە بووم حکوومەتێکم بەدەستەوە بێ نەتوانم مەسەن قەناعەت بە ئێران یا تورکیا بکەم دوو کەم لەم وڵاتەی منە نیشتە جێبێ
نتوانێت 500 کەس ئیدارە بم و داڵدەی بم مثلەن چۆن ئەخکاکە خۆ ئەخ مەسە خۆزانی گرفتەکەی چێکاک سامان گرفتەکەی ئەم دوو هێزە سەرچێکی ئێستا لە کوردستانی عێراق حکومڕان هەردووچیان لەو دیۆ هاتوون یعنی ڕێگ و ڕیشەی تاریخیان مەسەلەن داڵدەدانیان بڵێ ئەمە بۆ ئەمە چ پەیوەندی بەم دۆخی ئێساوە هەیە ئەخەوەیە کە ئەتەوێ بڵێ ئەمانە ناتوانن لە ژێر بڕیاری ئەمانە بڵێن نە بۆ ناتوانانی والله باوەڕکە من پێم وایە ئێران زۆر ینی لە هەندێک مەرحەلەیە ئەوەی تورکیا کردوێتی ئێران نەیکردو مەسە هەموو ڕۆژ تۆ دیقەت بە تا ئەم پرۆسی ئاشتیە هەموو ڕۆژ درۆن لەسەر گەری لا بووە هەموو ڕۆژ مەسەن چەند کەسیان شەید کردووە ئێمە دوو جار بینی ومانە مەسەن درۆن هاتۆتە سەر ئۆردوگاکانی زرگێز و حەزبی دیموکرات 4 جار بردومانی کردو کە کارێکی خراپی کردووە مەسەلەن ناری یەکترن بەڵام قسەکەمەوەی ئەکرێ مەسەلەن قەناعەت بە ئێرامکەی کاکە ئەلەم هەلومەرجەیە لیان گەڕێ کاکە گیان نەخێت دانیشم لەگەڵیان دێ باشە سەرۆک حکومت ڕۆژە ڕۆژان دانیشتۆ لەگەڵیان سەرۆکیم حیزبانە دانیشتن لەگەڵیان سەرۆکی هەرێم دانیشتۆ لەگەڵیان کاکە دان نەنیشتووە جاروبار بە نوێنەرێکیانە کاکە گیان ئەمڕۆ چۆڵیکەن کاکە بەیانی چۆلیکەن ئەمە ئەستاس ئەمە پرەنسیپی سیاستکردن و دۆستایەتی و حیزبایەتی نیە جا قسەکەم وەیە کاکە گیان بیشیان بنە سوورداش بیشیان بنە تۆبزاوە بیان بنە دهۆک ئەم هێزە سیاسیە 100 پێشمەرگەی بمێنێ لە داهاتووە ڕۆژهەڵاتی کوردستان بەدەست ئەمانەوەیە ئەم دوو هێزەوە کوتم ڕێگڕوشی کۆمەڵایەتیان هێزەکانی تریش مەسمە بەسم کاک ئاشتیە سازمانی خەباتە پاکە چێوکی هەموو هێزانە ئەمە لە داهاتوو ئەم سنوورەی کە ئێستا بینی سنووری ڕۆژهەڵاتی باشوورە بەدەست ئەوانەوەیە و ئەم حکوومەتی کە لە داهاتوو هاوشەوەی حکوومەتی باشوور پێک دەکە هیوادارم وەکو حکوومەتی باشووریش نەبێ بەدەست ئەوانەوەیە ئێمەسەن تو ڕعایەتی ئەمە کە چکە ئەم تاریخ ئێرانیش ئەم مەترسی هەیە بۆیە داواکە کە کۆنتترۆلکە لەلایەن حکوومەتەوە کاکە ینی ئەمانە ئەبنە مەترسی هەم ئەمنی هەم سیاسی لە سەرێران کاکە ئەزانی ئوستازیان ئەسڵەن وانە ئەزانی مەسە من نامەوێت زۆرین کەم بەڵام هێزی سیاسی هەبووە لە دەورانی هەشتاکانە هیچ چار و فعالەتی نەبووە بەڵام کە ڕاپەڕی نەبێت دەور نەخشی گەورەی هەیە بەشدارە لەم حکوومەتە هێزی سەرەکیە قسەکەەوە نییە تۆ بتێ بڵێ ئەمانە مادام لێرن هەر منە ڕوخێنن نەخێر پەیوەندی بەوە نییە تۆ بێ مەسەر ڕێکەوتنێک هەبووە منەڵە ئەم ڕێکەوتنە ئەمنیانەی هەیە ئەبوو کۆمەڵە و دیموکرات لەگەڵ حکوومەتی هەرێم و لەگەڵ کۆماری ئیسلامیان ڕێکەوتنێک لەسەر بکەن دقیقە کرا لەو هەلومەرجیا ڕێکەوتنێک بکەن وەم پێم وایە ئیلتیزامی زۆریشیان کردووە بەڵام قسەکە بەڕاستی من پێم وانێ لەوەیە کە ئەمانە مەترسین ڕاست ئەمانە ڕێک وەکوتم کاکە شۆڕەشی ژنجیان ئازادی دەور و نەخشیان هەبووە لە ئەتساب و ماگرتی خەڵکە دەور و نەخشیان هەبەوە لە داهاتوو ئێستا قسەکەەوەیە ئەلەم هەلومەرجەیە بۆچی تورکیا دێدانستانەکە بۆچی ئێران مەسەن بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان نایە ئالتەرناتیڤ ئەمە پێشکەشکا بە ئێران کاکە دانووسان بکەن مفاوەزات بکەن ئەمە باشنی هەلە خەباتی شەکداری ڕاستە چارەسەر نییە بەڵام پسەپێنراوە یەکێک لە هەر بۆ من کە ڕۆژنامە نووسم ینی ڕوون نییە بەڕاستی لا بۆ یەکێک لە ڕێکەوتنەکانەوە بووکەمانە چەکدانێن پێم وایە جۆرێک لە جۆرەکان وتیان تاوێمە چالاکی چەکداری ناکەین و جۆرێک لە جۆرەکان دامانە ئەمە یەک بۆ من ڕوون نییە ینی جیاوازی چییە خۆ زرگوێز و زرگوێزەڕە هەر کەمپە تۆ لێرە ئەیبەی بۆ سوورداژ ینی لەم مەفهومە لەم بارکردنە تێ ناگەم من بۆ تۆ هیچتی ئەگەی لێ من پێم وایە جگە لە بێڕێزیکردن بە خەبات و تێکۆشانی ئەم هێزە سیاسیانە هیچی تر نییە باندێ حکایەتی تر هەیە مەسەلەن شوێنەکەیان گرنگە و بە پێم وانی ئەوە بێ قسەکەەوەیە کە ئێران تەڵەبێکی کردووە حکوومەتی عێراقی داوایەکی کردووە حکوومەتی هەرێمی کوردستان کاتی خۆی وعدی پێداون ئەم ڕێکەوتنێ ئەوکەوتم دوسێ ڕۆژ لەوە پێشەوە ڕاگەیانێکی تازەیە با بڵم بڕیارێکی تازای ئەرەجێ داوێتی کە ئەبێ و ڕێکەوتە جێبەجێ بکرێت کاتی خۆی حکوومەتی هەرێمی کوردستان بوو نەچوایە ژێرباری ئەم ڕێکەوتنەوە ئیمزای نەکردایە باشە ئەیشی توانی ئەی بۆ ناتوانێت ئێران داوای سەد شتی تری کردو ئەمان ناتوانن بیکەن بەسەلەن مەسا هەر ئێستا ئێران داوای کردووە نزیکەی چل لەم سەرکردانەی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان تەسلیم بکرێنەوە نایکە کارێکی باشەکە مەسەلەن تورکیا لیستێکی 170 کەسیاوە بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ مەتاڕەکانەوەرەمان تەسلیم بکەن لە جەمیل بایک دەست پێکا و لە چیمە نازانم چەوە کۆتایی پێدێ ئەی بۆ ئەویان نەکردووە نایکەم ئەی بۆ مەسەلەن ڕازی بوون بۆی کام هێزانە هێزی تیرۆریز نین هێز ئەمانە کاری باشن ئەوەی من باسی یەکەم بەڵام ئەکرا مەسەلەن مل بۆ ئەمەش نەدەن و ئێستاش بە نەزەری من ئەکرێ و کارە نەکرێ ئەو قەیچێکە ئەو ئۆردوگایان لە سوورداش دروست کردووە با هەبێ
قەیناکە بەڵام بە ئەوە کۆتایی پێبێ لەوێ ئەو بوەستێ لەوێ کاکە بوەست ینی کاکن ئەم هێزانە لەوێ ئاسوودە و مرتاحن لەم خانوە قوڕانایە بن لەم کەلاوانایە بن بوازیان لێ ناهێنی مرتاحن بەوە ڕێکەوتنێک کاکە وەرە ڕێکەوتنێکی تازە ئێران بێن لەسەر قەنەعات ڕێکەوتنەیەکی کاکە ئەم هێزانە نابێت لە سنوور پەڕنەوە بەسەر چاو نابێ مەسەلەن ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوێ جێبەجێکن بەڵام تو هەموو ڕۆژێک کاکە گیان زۆر ڕۆژێک کەسێکە نێری و فەرم و سیارەمان بۆ ناوی پێچەرە و ینی بەڕاستی ئەمە هینی ئەمە ئەفکار و ئەتواری حکوومەتداری نییە دەست خۆش بێ بەڕێز پورەگەر پێم بڵێ یانی ئەو گۆڕانکاریانە من پرسیارەکەم با سیاسی بێ لە پیاوێکی سیاسی ئایا لەم نزیکانە هیچ ڕووداوێکی سیاسی ئەمنی بەسەر ئێران هیچ گۆڕانکاریەک ڕوئەیە هەرچەندە بڕیارانی ڕۆژی یەکشەمە جارێکە دانوستان دەست پێ بکاتەوە بەڵام هەتاوە کوێسان نەگەیشتونەتە ڕێکەوتن ئایا لەم نزیکانە هیچ شتێک ڕوویە یا هەروکو خۆی ئەمێنێتەوە بەس لاواز دەکرێ باڵەکانی ئێران بەڵێ دیارە من بەر لەوەی وەڵامی ئەو پرسیارت بدەمەوە بە ئاماژەیەک بەو ڕێکەوتنەی نێوان ئێران و عێراق بکەم کە هەرێمی کوردستان خەریکە نێوان ئێران و عێراق جێبەجێ دەکات لە پەیوەندی بە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا باشە ئەو ڕێکەوتنە لە نێوان ئێران و عێراق کراوە و ڕێکەوتن یا بە قەولێک دانوستان لەو دانوستانەدا حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان چ خواستێکی لە ئێران هەبوو چ داوایەکی هەبوو و چ لە ئێران وەردەگرێ لە بەرامبەر جێبەجێکردنی ئەو بڕیارەدا ئەوە تا ئێستا ناڕوونە بەڕاستی بۆ ئێمە ینی بەتایبەتی بۆ من ناڕوونە کە عێراق یا هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەو دانوستانەی کە پێی دەڵێن دانوست یا ڕێکەوتن لە بەرامبەر ئەو ڕێکەوتنەدا چ دەستکەوتێکی دەبێت وە چ وەردەگرێ جگە لەوەی حکوومەتی هەرێمی کوردستان جێگە و پێگەی بەتایبەتی لە ناو کوردانی ڕۆژهەڵات زۆر لاواز دەبێت ئەو ئینتیمان نەتەوەیەی کە کوردی ڕۆژهەڵات بە نیسبەتی هەرێمی کوردستانەوە هەیەی ئەو عەتب و خۆشەویستی بە نیسبەت هەرێمی کوردستانەوە هەیەی بەشێکی زۆری لە ناو دەچێت بەو بڕیارە ئەگەر لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە جێبەجێ بکرێت بەڵام ئەوە پرسیارەکەیە کە ئایا چیان وەرگرتووە حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق لە بەرامبەر جێبەجێکردنی ئەو بڕیارەی ڕژیمی ئێران ڕژیمێک کە دیسان دێڵێمەوە لە بەرەبەری ڕووخاندایە و ئەو دانوستانانەی کە ئێستا لە ئارادان لە نێوان ئەمریکا و ئێران تەنیا بیانوگرتنێکە بە ئێران و نەوعێک لە نەوعەکان بڕینی بیانوویە لە ئێران کە بڵێ ئێمە ئامادەین لەگەڵ ئێوە وەک ئێرانەکان لە ڕێگەی وتوێژ و گفتوگۆ و دانوستانەوە سەکەتان چارەسەر بکەین دەنا پرسی ئەوە نییە کە بیان هەوێ بە تەواوی لەگەڵ ئێران ڕێککەون تاریخ مەسرەفی ئێران تەواو بۆ ڕژیمی ئێران ئێکسپایر بووە و ئەوە شتێکە کە لە ئاستی نێونەتەوەیدا لە کۆمەڵگای نێونەتەوەیدا ئێمە لە دانیشتنمان لەگەڵ وەزارەتەکانی دەرەوەی وڵاتان لەگەڵ سیاسەتوانانی دەرەوەی بڵین ئوروپایی و بیانیدا باس لەوە دەکرێت کە تاریخ مەسرەفی کۆماری ئیسلامی ئێران و ڕژیمی ئێران تەواو بووە من ئاماژەم بە هیلالی شیعی کرد کە تارگێت لە تێکدانی هیلالی شیعی بێگومان ئێرانە لێدان لە حیزب اللای لوبنان و حەماس و حوسێکان و بەم دوایانە ئەسەد کۆتایی هێنان بە حەشتی شەعبی و ئینحلالی حەشتی شەعبیش هەموو لە چوارچێوەی ئەوەدا کە بیان هەوێ کۆتایی بە ڕژیمی ئێران بێنن ڕژیمی ئێران ئەوان نیان هەوێ بە تەواوی بیرۆخێنن لە ئێستادا بەڵام دەیان هەوێ بە ڕادەیەک لاواز و زەعیفی بکەن کە شۆڕشێکی ناوخۆی ئینقلابێکی ناوخۆی وەک ئەوەی لە شۆڕشی ژیان ئازادی و شۆڕشی ژینادا ڕوویدا ببێتە هۆکار بۆ ڕوخانی ئەو ڕژیمە ئەو ڕژیمە دڵنیاو دەکەمەوە لە گاگاشتیکۆ پور کەریم زۆر سپاس بۆ جەنابێت کاتم نەما ببوورانی ناتوانم زیاتر لەگەڵ بمێنمەوە سپاس بۆ بەشداریکردنت زۆر سپاس بۆ ئەنوەر بازگیر نووسەر و شەوەکاری سیاسی کە لەگەڵم بوون سپاس بۆ هەردوولاتان زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری هەڵپرسا بن بەخواتان ئەسپێرم خواتان